کاکستار لە پێشمەرگایەتی هاتی تەدەرەوە ئایا دەسۆکێشە بە کول لە فعالیەتی سیاسی و مبارزاتی خۆت یا چۆن ئەدامەوەدا دوایی بۆ کوێ نەچووی؟ ئەمانچە گشتی ئەڵاگرێتە سەر ئەسنادێکە لەسەر سەفحەی فەیسبووکەکەمە هەن خەڵگەتانی مەراجعی من لە ئوردوگا خارج بووم هاتمە تورکیا نزیک 11 مانگ لە تورکیا بووم لە تورکیا یەکی لەو کەسانە بووم فعالیت و هاوکاری بە تێبەت لەو کەسانێکی هاتن لە کوردستان و بەشونیمە بوو تلێکس لێدانیان و هاوکاریان و چون خۆیان معرفیکردن بە یوێن من تەجربەم زۆرتر بوو زۆر شتای تاریخی کۆمەڵە بوو ئەمزانین دانە بەدانە لە اختیاریانە قەراری بەم دوایی لە احترازاتێک کە لەبەر یوێنە کرا بەرعەلەی یوێن بۆ زووتر بەڕێمان ناکا بۆ دەوڵەتێکی سێوەم من لە تورکێچە گیراوم ساڵی تقریبا 92 لەبەر یوێنە احترازێکی دۆر 1000 نەفەری خەڵکی تیا بوو احترازی کریام لەم احترازات من نەشریە پیشڕۆمان تازە بۆ هاتوو بوو من خەریک بووم لەگەڵ دوو ڕەفیقی ترمانە سامانی عەبدی ها لە وانکووری کانەدا و هیوا زایدپور ها لە واشنگتۆنی ئەمریکا من شتەکانم دا و پیان تۆزیعی کردن چون کوردی بوو لەنەو کوردەکانە لەوێدا گیریان شەکنجە زۆریان کردی لە ئەمریە سەرای تورکیا لە ژێرزەوی کە بە تێبەت من زۆر عەزیەتیان کردم زۆریان لێدام لەوێش ئەمریەتم نەبوو تا بەرحاڵ چوون بۆ کانەدا چوون بۆ کانەدا چەند مانگ لە چەندێ لە تورکیا بووی ساڵ مانگ 11 مانگ لەوێ بووم جا ئەو نەشریەکە ئەوە بڵێم ئەو نەشریە پیشڕەوە متەرجمی فارسیان هاوردوو چاو منیان بەستوو لە ژێرەوە هین چاومیان بەرزەوە کرد وتیان ئەمە هین کۆمەڵەیە من وتم نە هین کۆمەڵە نییە من کۆمەڵە ناوم بیستەوە بەڵام هیچ تالیۆقێکم بە کۆمەڵەوە نییە وتیان لە معدەنی زوقاسەنەکە لە تورکیا منفەجر بووە ساڵی 92 91 وتیان مەطلبێکی عەبڵای موحتەدی بە کەڵەمی عەبڵای موحتەدی هاتێ لە لاپەڕەی 18 هاوردیان بەردەسم وتیانەوە عەبڵای موحتەدی نووسەتی دانێتریش نۆرۆزی ساڵی 91 بوو لە تورکیا بیانزانیایە پێشمەرگەی کۆمەڵە بووگن مشکلتان ئیسا عەرز دەکەم دوای مەطلبێتر کاک عومەر خانزادە نووسی بووی لەسەر نۆرۆزی تورکیا یەکەمی نۆرۆزی کە لە دیاربەکر لە تورکیا گیرا لەسەر ئەو نۆرۆزە نووسی بووتی ئەوەش عومەر خانزادە لە ڕەهبەرانی کۆمەڵای لەگەڵ عەبڵای موحتەدی من پێم وتم من ئەم نەشریە ئەم شتە داویانە دەست منەوە وتیانە تۆ ئەمانە بڵاکەینەوە احتراز بە یوێن لەبەرەوەکی یوێن ئێمە قبوڵی 5 مانگ 6 مانگ یەک ساڵمان هەیە بەڕێمان ناکە احتراز دەبەوە داویانە بە منیش خەریک بووم بڵام کردوەتەوە من نازانم مەسڵە هەمە ڕەبتی بە کۆمەڵەوە یا ڕەبتی بە کێوانە من ئەوان من نەزانیوە بە شۆنەوەیکی من وتم 11 مانگ لەوێ مامەوە لە تورکیا مشکڵە پێ دوایە بەبوونەوە کە یاوت لەسەر ناوخۆی تورکیا نووسیاگە ئەوڵە هەر بۆیان بەڵێ هەر بۆیان سەغ بوو مەسەڵ نەشرەیەکی جەرانێکی چەپ و کۆمونیستە و پیشڕەوی سازمانی کە گوروی حیزبێکە حتمەن دەوڵەتی تورکیا هاوی کۆمەڵی بیست بوو دواییش وەختی ئەو دوو مەطلبەیە تیا بوو پیشڕەوێکە هاتووە دەرە دوو مەطلبی تیا بۆ ڕابتە بە تورکیا دەوڵەتی فاشیستی تورکیا بەڵێ دوایی لە تورکیا و خۆتاندا تەحویل یوئن لە تەریق یوئنەوە چوون بۆ وڵاتی کانەدا بەڵێ ئێمە وەختا هاتینە چوونە تورکیا لەوێ لە تورکیا یوئن وتی پێمان ئێوە بە ئێمە ئەتانن حەجیتان کردگە لە کۆمەڵە و دەموکرات و چریکە ئەوە بێژن بەڵام وەختی ئەچن خۆتان معرفیەکەن بە پۆلیسی تورکیا ئەقامێت تورکیەتان پێبەن بێژن ئێمە تەرەفداری هین بووین بەختیار و ڕژیمی شا بەڵام یوئن خۆی منەمە کۆمەڵە بووم ئەزوو بووم کارەکەم چی بۆ چیم کردوانە ئەوە هین بوو بەر خلافی ئیسەیە ئینەکە گۆڕاوە بەڵام ئەو دۆرانە لەلایەن یوئن ئەوە ئەپارێزا یعنی تۆ بێژی کۆمەڵە بووم پۆسەکانی تەشکیلاتیم چی بوون و گشت ئەوانە
تحویڵی هێز ئەمنیەکانی تورکیان نادا نەخێر ئەو ئەسنادە دەوڵەتی تورکیا دەستڕەسی پێ نەبوو فقط ئەیاموو بچوو خۆ معرفی کە نامەی کێدا یوێن بچوو خۆ معرفی کە بە پۆلیس لە پۆلیس هەبێژە من تەرەفداری بەختیار بوو جا ڕۆژێکیش کۆمانیان کردەوە نزیک بە 1500 نەفەر بووین ئەو کۆمسیۆنی ئیبراهیم بوو مەسئولی شوعبەی یابانجی یا خارجی جەماعەتێکی زۆر سێ چوار دانە متەرجم فارس و کورد و تورکیان هاوردوو وڵا کوردنەوە فارس و تورک یان هاوردوو معزرە خوازم وتی خۆتان کەرنی مەکەرنی ئێژن ئێمە زانی گشتان وابەستە بە چی حیزب و سازمانێکن پۆسی تەشکیلاتیشتان چی بووە و ئیسا هاتکن ژیمە تەرەفداری بەختیار و ڕژیمی شا بووین لێ ئەگەر وابوو ئەم هینە بەختیار بۆ هەڵهات ئەگەر ئەوە تەرەفدار و نیروی بوو بۆ بەختیار هەڵهات وڵاسە وتی بچنە و بەرمانیاندا ئەو بوتە دوایی دەساکرد بە دێپۆرتوشتا وەڵین کاروانێکی هاتن دێپۆرتیانکەنەوە 104 نەفەر پێشمەرگەی کۆمەڵە دەموکرات بوون لە مەرزی وانەوە خەڵکی وان وا هەند قارەمانانە هاتن بەدەمیانەوە مەجبور بوون بیانگەڕنەوە بێنەوە بۆ ئانکارە باش لێنەوە ئەچن بۆ کانەدا بەڵێ تا ئێستەیشە لێنن بەڵێ بچینە سەر بەشی جەهانیەکەی کە ئەم ئارچیوە بەڕاستی ناوی دەرکردگە ناوێکی جەهانی و دانشگای تورنتۆ پێم وا بێ شوێنگەلێ تریش پێشەوە هەر متەوەجێ ئەوون بەڵام دانشگای تورنتۆ تێتە سوراخ ئێوەوە داواکە ئەم ئارشیوە بناختیاریان لەم ئارشیوە فیلم و مستەنەد و ئەوانە دروستکەن وە کارگەلێک کریاگە لەبارەیەوە تەوزیحێکمان بوو بە چۆن بوو کێ هات ئەو پیشنهادیەدا بە تۆ بەڵێ کورت و مختصریشم چوو من لەم فیلمێکی مستەنەدە دروستیان کردەوە ئەو دوو تۆزیعێکی لە نمایشی ئەو فیلمە لە ئۆستۆکۆڵم و لە کۆڵنی ئەڵمانە دراوە تۆزیعی فیلمدا بەڵام کورت و مختصرەکەیەوە بێژم تقریبەن دەوروەری 2014 بوو شەوی پۆفرۆسۆر دکتۆر ئەمیری حەسەنپور ئۆستادی دانشگای تۆرۆنتۆی کانەدا تەلەفۆنێکی بۆ کردم وتی ئێمە لە کوردستان بووین لە ئوردوگای کۆمەڵە لە زەڕگوێز لەوێ خانمیکان لەگەڵ خۆیان خۆی و هاوسەری دکتۆر شەرزاویش ئەر پۆفرۆسۆر شەرزادی مەجاب وتی چوینەتەوە بۆ کوردستان خانمێتر عەکاس و فیلمسازە بەنەوە شارزادی ئەرشەدی لە مۆتریاڵی کانەدایە وتوی چوینەتە ئوردوگا ئەم خانمە عەکاس و فیلمسازە وتێتی من گەرەکمە فیلمی دروستکەم لەسەر ژنانی کۆمەڵە و لەسەر ژنانی قەندیل داوێ بڕێ ئەسناد و عەکس ئەو شتانیانە کرد و کاسی ئیبراهیمیش وتوی بە ئەوانجای ئێوە بەسەرەوە ئارشی و ئەو تارەکەکی ستار هەیەتی هاتکن بۆ ئێرە بچنەوە ستار حتمما هاوکاریتانەکە تەلەفۆنی کرد بۆ کردم وتم کاگە میرگان هەر وەختێ بێنی ئێمە ساحب نین وتی دێ سۆزی شۆتین سوزی شەوەکەیەوە هاتن دەوروەری سعاتی شەشێ وارە هاتن خۆی و دکتۆر شەرزاد و ئەو خانمە ئەرشەدی لەگەڵ نەفەری ترە ناوی ئەو نابم ئۆستادی دانشگا بوو لە تاران و هاتوو میێوانی ئەوان بوو ئەویچیان لەگەڵ خۆیان هاوردوو لە سعاتی شش و لە دەوروەی 6 و 7 تا دەستیان کرد چاولەکردن لە عەکس تا سعاتی 11 شەو تەواو نەبوون وتیان ئەگەر وابێ چوون بەیانی ڕۆژی کاریە چینەوە سۆزیشەوە ئەگەر مزاحم نەبیتینەوە باقەکەت وتم مزاحم نین و بەخێربن هاتن شەو دوایی تەواشیان کرد جارێ بەر لە ئەوەی کێتر ساک و ئالبۆمەکان بێرمەوە دووەمەن ئەو خانمەکی لە تارانەوە هاتوو وتم ئۆستاد دانشگا بوو ڕووی کردە دکتۆر ئەمیر حەسەنپور وتی کاگەمیر واقعا من از دیروز تا امروز تا حالا فکر ای کردم ای آرشیو یه تاریخه یه تاریخی یه ملته چرا توی یه خونه سازماندهی بشه توی یه خونه زندانی بشه نه سازماندهی بشه اینا که امیری لجوا وتی بله منیش دا دیوش اولا چاوم لی کرگا لبیری او بوم حتی اقلش ایما فکر کن بو ام تاریخه بو ام آرشیوه
تر لەوە دابوو دەستی پێکرد ئەوەش بێژم ئەتر کا ئەمیر و هاوسەری و کاک جەمیلی مەردۆخیش دوایی ئەمانە هیچ کامی چاکۆ یەک ساڵ کۆمەڵە نەبوون لەگەڵ جەرانی کابوونەوەیان بۆ خۆیان بەنەوە ئیتحادیە کۆمونیستەکە بەڵام واقعاً ئەم تاریخانە بۆ مهم بوو بەرخلافی تشکیلاتی کۆمەڵە بەرخلافی ئەعزا و ڕاهبەری تشکیلاتی کۆمەڵێکی بارها قسەم کرد و بارها وتوم ئەم ئارشیوەم تارەکەیە بەڕاستی ئەهمیەتیان پێ نەدا بەڵام لێرە چۆ تەشەکر و قەدردانی یەکەم لە زیندەیات کاک ئەمیری حەسەنپور و دوکتۆر شەرزادی مەجاب و کاک جەمیلی مەردۆخی کە واقعاً تانیان ئەم ئارشیوە ئەم تاریخە بگەیەنە دانشگای کتێبخانەی مرکزی دانشگای تۆرۆنتۆ لەوێ موزە و سەفت بکرێ و دوایی فیلمێکی مستەنەدی لێ دروست کرد من چەندین جار بوو کاگەمیر پێوتم وتی گەرەکمانە بە پاسی زەحماتی کە کێشاوتە بەرنامەیەکە بۆ دانی نزیک بە شابێژم 4-5 مانگی توور کێشا هەر من قبوڵم نەکرد ئاخرەکەی تر قبوڵم کرد کە بەرحاڵ هێنا ئەو کارە بکەن ئەتر بەداخەوە کابیر تقریبا هەفتەیە بەلەوە مەراسمەکە بێ بۆ من بۆ هەمیشە بەجێ هێشتی یادی بەخێر دوایی تر من چەندین جار لەو فاسڵێکی وتم نزیک بە ساڵێکی کێشا چەندین جار کاگەمیر و هاوڕێ شەرزاد کاتکن بۆ ماڵمان لەگەڵ مەسئولینی بایەگانی دانشگای تۆرۆنتۆ لەگەڵ چەند ئۆستادی دانشگا هەم فیلمساز بوون هەم عەکاس هاتوون بۆ ئەوێ ئەم ئارشیوە یان تاگەڵ بین من هەشتێ قبوڵم ناکرد زۆر بۆ ئەوەکی زۆر سەخ بوو بووم بەشێکی بیری ئەوەمە کردەوە سبەینی ئەم ڕژیمە سەرنگون بێ ئەمە ئارشیوە ئەم بۆمە کوردستان دەوێ بێ بەشێکیشی وەک دایکی هەمیشە ئەوە بیرمە کردەوە دایکی چۆن مناڵەکەیان لێ ئەسەند ئەیان بردەوە بۆ شارەکان دایکە پێشمەرگە ئەهات نەوەکەی خۆی واتەوە چەندی سەگ بوو بۆ ئەو دایکە ئەو ئارشیوی منیشە چوم لە ساڵی 50وە حەمڵەمە کرد دۆڵ بە دۆڵ و ئوردوگا بە ئوردوگا و شار بە شارەوانم پێم سەگ بوو یەکسەر من ئەم ئارشیوە بن هەر قۆڵم نادا حتا دانێت لەو مەسئولینی کتێبخانە وتی حەچی ئەو قسەی پوڵکە ئێمە پێدەین بەڵام وتم پیاوتم قسەی پوڵ نییە من ناتانم ئەم ئارشیوە دوایاتی نەسەرەوەی چەندین جەلەسەماگر کورت و مۆختەسەرەکە بێژم ئاخرین جەلەسەیەکی بوومان لەگەڵ کا ئەمیرە وتم کاگەمیر تەسمیمم گرگە ئەو کارە بکەم بینین ئەختیاری دانشگا بێ بەرامبەر وتم پێوتم وتی چون بوو تەسمیم بەگر وتم کە ئەمیر هاوسایەکمان بوو کاک ئەحمەد بەڵام لەنەوە ئەوێ هەنە پیانەوە حەباوە ئەو وەکتی مرد ئەو چرا خاموش بوو تایسێکی لەسەر بێ چرا ڕۆشن نەبووە منیش 100% ئەمرم بەڵام بە دوێ من معلوم نیە هەر لەنەوە ئەو ماڵێکی هەم ئەو سەرەدارە یا کەسانێکی لەو بێڵدینە کارەکەنەوەانە سبێنە بێ بیخەنەوە شقاڵی فڕی بێن و دەبێم چی حەدێقەر ئەگەر لە دانشگا بێ لە کتێبخانە دانشگا بێ بە دەیان و بە هەزاران نەفەر خەڵک دەستڕەسییان ها پێە مستەنەدی کە بتانە ئیستیفادە لێکرد ئەتر تەسمیم گر ئەوی کامیلیش لەگەڵ ئەو جەماعەتە قسەی کردو هاتن بۆ ئێرە دانەی لە مەسئولینی قسمەتی بایەگانی ئارشیوکردنەکەی لەگەڵ دانێتە ئۆستادی دانشگا وتی بێژە پێ بێژە ئەوە لە تاریخی کتێبخانەی مرکزی کانەدا و دانشگای کانەدا یەکەمین ئارشیوێکە هین حیزبێکە هین جەرانێکی چەپە و کۆمونیستە لە دانشگا سەبووە ئەم ئارشیوەسە وتی تایسە لە تاریخی دانشگای تۆرۆنتۆ شتی وا ڕووی نەداوە پرسیارم کرد کە بێبەرامبەردا و پێیان بەڵێ لیان نەسن نا ئەوان بۆ خۆیان وەک کابراوتنی تقریبا نازان بەڕاستی 3,000 دلاریان دا پێم بۆ ئەوەی کێ بچوومە و کوردستان بڕێ چتیان گەرەک بوو ئەوایە فیلمم لێ بگردایە
بیتێمە بۆیان پوڵی بلیتەکان پێدام دوایی هاتن پوڵی دووربینەکانم و فیلمی نیگیتیڤەکانە وەختە چاپم کردن و من نزیک بە 15 دانە دووربینم تاگەڵ داون دووربینی عکاسی و دووربینی فیلمبەرداری و ئەو عکسە نیگیتیڤانە بەڵام بە هەروە دات پێیان بەڵێ تەقدیم کرد بە دانشگا چون خۆشیان لە دانشگا کۆنفرانسێکیان کرد خودی دانشگا لە پژوژایەکی تاقیقاتی لەسەر کوردستان لەوێ تەقدیرنامەیەکیان بە من داوە لە دانشگا تەقدیرنامەکەیچ لەلایەن دوکتەر شازادی مەجاب و تەقدیم کراوە بە من ئەویشم هەر هەیە لەنەوە فیلم و ئارشیوەکەمە من ئەو شتانەکی ئەگەر بە پوڵ وایە مطمئین بە 1 ملیۆن دلاریان بوتە نامدا. دانشگای تورنتۆ ئارشیوەکە ئەوە مستەنەدی لێ دروستەکە خۆت هەی تەوزێ حایی دانەدانە لەسەر عکسەکان لەسەر کەسەکان شوێنەکان چەند سعات کاری بوو چەند سعات فیلمتان گرێوە لە ئەو مستەنەتتان دروست کرد 1 مانگ جگەم جمعەکانیانی تو 1 مان حەسیوی کە ئێمە سپتامبری 2021 1 مانگ جگەم جمعەکان ئەنێ هەفتەی 6 ڕۆژ دەتوانیتان لە سعاتی نوێی بەیانی و هەشتی بەیانی نوێی بەیانی و تا 6 و هەفتی ئێوارە وەک بوو تا بەیانیش تعدادی عکسەکان چەنددانەوس بە نەزەرت ئەمە وتم خودی ئەو دکتر شەرزادە و ئەو فیلمسازیژن کولەن 21,000 عکسە 21,000 عکس هین دەورانی پێشمەرگایەتی بەڵێ گشتی هین یەک دانە هینی پێم وابێ یەک دانە عکسی نیویۆرک لەبەر سازمانی ملەلە و دووسی دانە عکسی کە بەخشت لە تورکیا بووم سواری هەواپەیما بووم چووم شاری بەنەو کیشنەر شا عەلە العەموم 15 دانە عکسی ئەو مەسیریەتیا بێ باقیەکەی دووادانەکە مربوطە بە پێشمەرگەی کۆمەڵە هینی ئەوانە جگەمەوەتر باقەکەتر کاسەتە ویدووە کاسەتی چکۆلەیە سوخڕانیە مەراسمای تەشکیلاتیە بە شۆنەوە سرودن گۆرانیە ئەکسەری ئەو سرودانەی گروی بانگەوازی کۆمەڵی هاتیە تەواوی شاعرانی نەو کۆمەڵە کاک ئەحمەد بازگەر و کافاتیح و مسلیح و ئەوانە گشتیە و کەسانێکی لەنەو کۆمەڵە شاعریان خوێندەوە ئەوانەیە گشتی هاتیە دواتر تەسمیمیان کرد دانشگا یاخۆت تەسمیمەوە کە ئەو فیلمە ئەو کران فیلمە لە شوێنگە لێترا لە جێگەگەلترا وەک ئەوە کە هاتی بۆ سوێت بۆ ئەڵمان هاتکی لە خودێ تورنتووە نمایشی بن و ئەو کەسانە کە علاقەمەندن بۆ ئارشی وە بێن لێنە و لە نزیکەوە هەم خۆت بووینن هەم مستەنەدەکە تواشاکەن تەسمیمی کێ بوو دانشگا و کاریە کرد وەختی ئەو فیلمە دروست بوو ئێمە قەرارداد و هینمانەوە بوو چون زۆر خەڵک هاتووە لە ئوروپاوە هاتنون کوردستان فیلمی یانەگر دوایی ئەیان بر بەنەو خۆیان تەواویانە کرد دوێنێ زووتریش لە پێشەوە قسەم کردوتم بۆ نمونەوە فیلمی شەڕی 24 ڕۆژە سنە چریکەکان بنەوە خۆیان تەواویان کرد چەندانە نمونێتر ئەوا بوو وەگەڵ پەیمانێک بوو لە بریتانیاوە هاتەوە لە فەڕەنسەوە هاتەوە کەسی تر بوو بەنەو عەلی ویدۆ زۆر ئەم کستانەکێ فیلمی کۆمەڵە بوون ئەچون بەنەو خۆیانەوە ئەیان فرۆش بڵیانە کردەوە من بە شەرتی قبوڵم کردوتم لەو فیلمە من خۆمی تیا بم ئەگەر خۆمی تیا نەبم حازنی بیەم فیلم بەرداریکەن لە ئاخرەکەەوە بێژن وەڵا ئەوە مەسەڵەن ستار فەتحیشی تیا بووە قبوڵیان کردوتیان باشە بۆ ئەوەیکێ ئەبوایە سەحنە بە سەحنە من تۆزیعم دایە ئەوەیکی چوون لە ئەوەڵی شەوتم وەختەیە عەکسێ کار دوودانە کتێبەکە نیشان بم تۆزیعی بم بێژم گیان بە کردوو ڕەحمانی سەدبار ئەو عەمەڵێکی دەروێش کردوویەتی لە شلێرە لەو فەزا بزانە دانشگاکانی کانەدا و ئەمریکا و پاریس ئەتانن ئەو عەمەڵە بکەن ڕەفێقێکمان بۆ عەمەڵیان کرد باش بووە دوایی کارمێ بەداقەوە لە شەڕێکە لەگەڵ کاکستار بێژگە لە عەکسەکان کە سەرتی کردگە لە فکریەکە چە ئیتفاقە لێ لەوە عەناکەفکە وەک چی
وەکەوەی کە ئێژی عمل کریاگەک ئەوە بێژم ئەنێت داندانەوە عکسکە لە تەوزیح دەدا بەڵێ ئەوە وتم عکسێکەیە ڕفێقێکمان بەنەوە هێرۆ ئەحمەدیات زەخمی بۆ لە ژاوەرۆ تۆ حەسیب کە ژاوەرۆ لێ بێستاران و ئەوێ هەم کوێ لە ئوردوگای معلومەوە ئەم دوکتەر ڕەزا بەهرامی پزیشکیار بوو 3 مان دۆڕێ دیبوو بزانە چۆن عمەڵی ئەو کچەیە کردگە تەواوی ڕوودۆسکی دەرهاوردووە ئەم کچەی سال لە نوروێژە چەند ساڵەوە بەرتری هاتوو بۆ کانەدا یەکمان دیت ئەم عمەڵاگەتێ بەدەمی 1000 جار بۆ وتای هیچ کەس حەقی بوو باوەڕ نەکا بیسیم کراوە بۆ مەرکەزی پزیشکی کۆمەڵا ئەم ڕەفیقمانە زەخمی بووە گولەکە داوێتی ئێرەیە وەختە چۆن وارد بووم ئەوانش پیان و تۆ بە بیسیم تۆ ئەوە وارد بە ئەوە وارد بە ئەوە عمەڵێکی سە دوێ 5 ساڵە خۆشبەختانە لە نوروێژە سالمیش باش ئەمانە گشتی ئینن ناو ئەو تاریخا کە تۆ سەبتت کردگە هەسەوانە لەکوێنە نمایشتریا ئەم فیلمە ئەم فیلمە دایسە 4 جار لە دانشگای تۆرۆنتۆ کۆنفرانسی بۆ گیراوە ئاخرین کۆنفرانسی کە گیرا 19 مارچی 2026 دوومانلەوە بەر 3 مانلەوە بەر لە بریتانیا نمایش دراوە ئەو دانیژوانێکی لە دانشگای ئینگلستانە بوون نامەیان بۆ منویسیوە قدردانیان کردەوە زۆریان پێی جالب بۆ تێتی فرە کۆمەکەکە بە ئێمەم دانیجوانێکی تاقیقەکەن لەسەر ملەتی کورد و ملەتەکانترەوە ئەمە زۆر کۆمەکی کردگە لە هۆلەندا من خۆم نەچوومەوە شوێنانە ئەو دوکتەر شازادی مەجا بردیەتی لە هۆلەندا نمایش دراوە وتم لە بریتانیا نمایش دراوە و 4 جاریش لە دانشگای تۆرۆنتۆ نمایش دراوە و ئەم جارەشە ئاخرەکەی تر من لێم سەرنەوە پێم وتن هاوردم لە ئۆستۆکۆڵ نمایش دراوە و لێرەچە نمایشم داوە بەڵێ لە ئەڵمان لە شاری کۆڵ قرار بوو بچمە بۆ کوردستان بەڵام ئەوە زاحواڵ و وازێتاتە بەرەو فعلەن دەستم ڕاگرگە و لە کوردستانیش بچی هەر لە سلێمانی بەڵێ لە سلێمانی لە سوئێت ئەو فیلمە نمایشتریە مەجموعەی زۆر لەو کەسکەلە کە خۆیان خۆشبەختانەی ساهان لە حەڵ حیاتەوە لەناوە تاریخا بووبن ڕفیقی لەوانەیە ئەو دەورانەی خۆی چت بووبن شرکەتیان کردو لە فیلمەکەی مەدیمان هاتکن بۆ ئێنە چە حەسێک بوو چە هەستێک دەستیدا پێت ئەو بە یەکەوە دانیشتنەوە مێژووە مرورەوەکەن لەم ماوەی ئەم فیلمە دروست کراوە ئەم بە ئارشیوە وتم چووە دانشگا و ئەمانە چەند جار زۆر من ماندوو بووم پێ زۆر منە ساویسا ئەمانمە کار ناکەن ینی ئەوە نوعی دەستکێشمەیە چۆریانەکەم دەستم کوڕ بوون ئەوە نە کارم کردگە بۆ مۆزوی شتە کامپیوترە دەستم زۆر عەزیەتمەکەن ئەو گشتە زەحمەتە ئەو گشتە سەختیمە کێشاوە پێم وابێ ئەحساس ناکەم من ماندوو بووم عەزیەتم کێشاوە بە پێ ئەو تەشویقانەکی ئەو ڕەفیقانە ئەو کەسانێکی واقعان تەشویقان کردوم قەدردانیان لێ کردو هەم بە نوێشتە هەمە لە نۆ کتێوێکیان لەوێ دانابوو هەر وەکینەکەی ئەڵمان دوایش بە مەسنجەر لە فەیسبوک و تەلگرامەوە بۆیان نوویسیوم من قەزاوەتەکە تێڵمەوە بۆ ئەو کەسانێکی خۆیان لەوێ بوون یا دوایی فیلمەکە ئەبینی چی تەشویقێکی منیاکە هەل لە دامەزرانی کۆمەڵەوە لەوێ دانیشتون تا ئاخرین پێشمەگەی کۆمەڵێکی خۆشبەختانەوانێکی گیانیان بەخت نەکرد و ماون و ئەوانە هاتن لەوێ بەشدار بوون مایە خۆشحاڵی بوو بۆ من فرا ئەسڵەن چەند جار دڵم پڕ بووە باوەڕکە حتا من گیریانشتم زۆر زۆر سەختێ بەڵام دڵم پڕ بوو ئەو ڕفیقانە ئەو کەسانێکی ئەو نە تەشویقان کردن و پێیان باش بوو نەتیجەی زەحمەت وتم ئەحساسم ناکرێ یەک دەیەکە من بۆ شتەوە ماندوو بوو بەڵێ لە ئەڵمانی چەروە لە ئەڵمانی چەروە تازە ئەگەر تێبێژم لە ئۆستۆکۆڵمی سوێد کەسێکی وام بەر چاو نەکەو
پێشمەرگەی دۆری دووەمی خۆمان یعنی ئێمە چوون لەناو کۆمەڵە سێ جونبێشمان بووە جونبێشی ئەوەڵ بوو سێ ماهە دوای جونبێشی دووەمکێ ساڵی 1960وانە دەوری تریشی دوێ ئەوە ئینشعاباتێکی بەنەوە فەراکسیۆنی کۆمونیستیەکانی بەسەر تشکیلاتە هات ئەمە جونبێشی ترە بە نەزەری من لەناو ئەو تەیفە من لە ئۆستۆکۆڵما کەسێکی وام نەدی گشتی ئەو کەسە قەدیمیانە بوو هەر لە وتم دامەزرانی کۆمەڵەوە وەک کاک شوعەبی زەکریایی وەک کاک سەعیدی وەتەندوس و ئەو جەماعەتە هاتوبوون لەوێ بوون بەڵام ئێرە ئەڵمان خەڵکایەکی زۆری تیا بوو من هەر نەمناسیت سیارەکەم فقط قەدیمیە ئەو کەسکەلەکە لە مێژووەکە بوون لە ڕەفێقت بوون یا نەسەڵگەل تری چاتوون کە لە وەختا خۆیانەوە بن ئەڵمان چۆن بوو لە ئەڵمانیا ئەتانم بێژم ئەو کەسانێکی هاتوو بوون 30% یانم ناسیوە قەدیمی باقیەکەیان باقەکە تری تەیفێکی جەدید و تەیفێکی جوان بەڵێ نەسڵێکی جوان هاتوو ئەسڵا من کەسێک شتێکی نووسیەوە بۆم لە بنەماڵەی گیان بە کردوانە جوانێکە هالەنەوە دەفتەرێکی نووسێتی زۆرم پێیجاالب ئەو مەتنەکی وتێتی ئێمە نەسڵی جوان کە ئێستیفاد چۆن واقعاً ئێستیقباڵەکەی لەم تارێکە و ئەم تارێکە چەنی بۆ ئێمە مهمە شتێکی بۆ نووسیم لە نەو کتێوەکەمە هەیە ئەلبەتە من لەم بەرنامێکە بێژم لە ئۆستۆکۆڵمیچە کەسای غێرە کورد بەشدار بوون بەڵام ئەوانە زووتری لەنەوە کۆمەڵا بوون فارزوان مەزورمە بەڵام لێرە کەسانی کاتون جەماعەتێکی زۆر غێرە کوردی چاتوو بوون بەڵام ئەوانە جزوی تشکیلاتی خۆمان نەبوون بیژی پێشمەرگە بوون جگەم دانێ وەک مینا حەدی نەرگز بیژین خۆی ئەو وەختەویش لەنەوە کۆمەڵا بووە بەڵام ئەو تەیفەکی هاتوو بوو لەوێ یا دوکتر فەرشیدکی هاتوو بوو ئەو خۆی ئەڵوەتە کرماشانیە بەڵام ئەو تەیفەکی هاتوون غێرە کورد من هیچ وەختی نەمدی بوون بەڕاستی زۆرم پێجاالب بوو تەکەن کەسێک هە چوو مەرحەبای خراپنی کەم پێما بێ کووردە ئەمەڵ بە خەربیەوە مەمنون خەیلی مەمنون ناڵانتە ئەو تامزانی غێرە کووردە دەستخۆشییان لێت کرد ئەسڵان ئەو فیلمەکانی هەیە ترە و تەشویقانەوە چەپڵە لێدانە و ئەو ئێستقباڵەوە ئەو ئێفتخارێکی گشتی حازر بوو لەگەڵم عکس بگرێ بێن دەسە جەمعی عکس بگرین ئەمانە گشتی تەشویق بوو گشتی واقعاً مایە ئێفتخار بوو بۆ من انتقادێکیان کرد انتقاد تقریبا انتقاد گیرا انتقادەکان شتێکی وانە بوو انتقادەوە بوو بۆ ئەم چتایەک باس کردگا باسەکەی هەر جنوبی کوردستانە بۆ قسەی مۆکریانە نەکرد مەسڵە مۆکریان سەبیژین سەقز و بووکان و مەهابات و سەردەشت و پیرانشار و ئەو ناوە منیش وتم پێیان وتم واقعاً ئەوەیکی من بووم تا ساڵی 64 من لە جنوبی کوردستان بووم مەریوان و کامیانان و سنە ئەم چتە تاریخانیچە واقعاً لە شاری سنە مەریوان و لە جنوبی کوردستان ڕوویداوە لە من نەمژنەوە ئەگەر تێ بوایە من بمزانایە لە مەهابات و سەردەشت و بانە و پیرانشار شتێکی وا بواە مطمئین من باسمە کرد توتی لۆلاوە ڕاپێمایی شارەکانی کوردستان بە تەرەفی مەریوان لە مەریوانە دەستی پێکردگە بە شۆنەوە ڕاپێمایی هین تەحەسونی یەکمانڵێ و ستانداری بەرعەلەی ڕژیم و سپێ پاسداران پێشگرنی ئەو ستونانە لە کرماشان و هاتن بچن بۆ زەمانگریوە پێشی گیرە مردادی 58 و ئەو ستونەچە زمسانی 58 هات بێت بچێتە نەوە پادگانی سنە خەڵک و پێشی پێگر تا ئەو کۆمەک ڕەسانی بە تورکەمە سەحرا دەیان نمونێتتر هەیە ئەمانەی لە جنوبی کوردستان بووە خۆ ئەگەر لە مەهابات و بووکان وایە مطمئین بە هیچ فەرقێکی نەوە بۆ من لەگەڵ سنە وەلی تۆ بێت لەسەر عکسەکان لەسەر ئالبۆمەکانی من لە پشت سەحنەوە ئەو عکسانە نیشاندراون لە گوردانی ورمیمان ئاخری شماڵی کوردستان بوو تا تێتە داڵە و جنوبی کوردستان بێ من هیچ فەرق و تەفاوتێنێکمدا نەناوە جیاوازی لەسەرەوە دوای نەقسای کرا لەسەرەوەی کە ئەو فیلمە مستەند سازێ درۆسی کردایە باشتر بوو چوومام کەسە مستەند ساز نەبوو ئەوە ڕاست بوو بە نظری من ئیسەجێژم ئەگەر کەسێ کی واقعاً
شارەزایی بواە کورد بواە و شارەزایی بواە لە فیلم بە تایبەت کۆمەڵەش بواە ئەو فیلمە ئەتانم ناژم 80% ئێژم 100% لەم فیلمە کەیسە ئەمڕۆ نیشانمان داوە باشتر و باشتریش دەرە پێ دوای ئەمکانی سەوکارە بەڵێ چون من لەو فیلمێکی پێما بێ ئیشارێکە کرد لەبیرم چوو جۆبەمە یەکمان فیلم بەرداری کراوە 35 ساعت فیلمی لێ دۆستکراوە من لەگەڵ یا قسەم کردگەوتمە من ئەم فیلمە هینەکەمەتە ئاخرەکەی هاتنە سەرەوەیکی دوێ کێشەیەکی زۆرمان بوو لەگەڵیان هاتنە سەرەوە وتان ئێمە ئەتانین ئەو فیلمە 35 ساعتەکە تاوێڵی تۆ بینەوە بەڵام بە شەرتێ کارگەردانەکەی نوویسندەکەی فیلم بەردارەکەی ناویچە سڵا بەردارەکەی ئەوانە لێ لا نەبەی ئەوانە ئەو زەحمەتیانە کێشاوە تۆتانیجا لە سەحنای تری فیلم دۆستکە مەش خۆڵم داوە پێیانوتمەوە هەر حەقی خۆتان و حەقی ئەو کەسانە زەحمەتە کێشاوە من ئەوانە سانسۆر ناکەم. باش کاک ستاری ئەوێ هەنگ پیشنادریاوە پێش ئەوە کە دانشگای تورنتۆ بێ ئەوانە بنیتە ئەختیاری ئەو ئارشیوە بنیتە ئەختیاریان ناژم دوێ ئەو دیتن بەل لە دانشگا بەلەوە کەوتم کە ئەمیر کی وەختی چوون بۆ کوردستان هاتوونەوە بۆ ماڵێمەوە ئارشەوەکەیان دی ئەو ئۆستا دانشگای تارانەوتی بە کامیر ئەو فیلمە ئەم ئارشەوە ئەم تاریخە زۆر حیفە لەنەو دیوی کە زیندانی بکرێ کە ئەمیری وتی منیش بیرم لێ کردوتە واقعەن حیفاشی کارێکی پێ بکەین ئەو بتر لە وەختە لە کاگەمیر دەستی کرد بەوەیکی لەگەڵ دانشگا و ئەوانە قسە بکە لەگەڵ بایەگانی کتێبخانەی مرکزیە ئەوە بوو چەندین جەلسە و بەرنامەما بوومش موافقەتم لە شتانە قراری بە ئەو توانی بیفرۆشی ئەو ئاکسانە ئەو ئارشیوە بە پۆڵ 100% نام فرۆشت یانی ئەگەر تێ کامپیوتەرەکەی چنەوە پێ دوایە قیمەتی چەندێ بوو ئەگەر بۆ من وتم نام فرۆش وەلی بە قیمەتی وایە حەز زیندگیم ئیجازە نادا بە خۆم بیفرۆشم بێژم ئیستا بە $100,000 بە $1,000,000 بە چی بیفرۆش بە پۆڵ بواە مطمئن بۆ تارقمە ینی وە گەوەیکی بێ من مادی ناتوانیت وە گەوەیکی بێژی ئەو شۆڕەشە ئەو جونبێشێکی کۆمەڵە ڕاهبەری کردگە فرۆشتوتە من بۆ دەلایلە ناتانم بێژم ئەگەر ملیاردتا دلار بدایە ئەو کارمە ناکرد. بگەڕینەوە بۆ سەر ژیانی شخصی خۆت کاکستاری فەتحی وەزعی ماڵی دەوڵەمەند هەی دەوڵەمەند لە ماڵ و ماشین و نازانم بزنیس و ئەم شتانەکی سفرم هیچ نە ماڵم هەیە نە ماشینم هەیە نە چێ بێژن نە بزنیسم هەیە بەڵام خۆم ئەو ڕۆژەکی دانشگای تۆرۆنتۆ ئەو تەقدینامەیە دا بە من ئەو ڕۆژە لە ئۆستۆکۆڵمە ئەو خەڵکە ئەو تەشوێقانە کردم لێرە لە کۆڵنی ئەڵمانە ئەو تەشوێقە کرام و دوێ ئەو ناماناتکەم من پێم وابێ من ئەوا بیرەکەمەوە تەواوی دنیا سەروەتی تەواوی دنیاهی منە خۆت بە دەوڵەمەند نەزانێ بەڵێ باش ئەگەر کاکستار فەتحی بڕێتەوە بۆ دەوران مناڵی ئەم ڕێگە هەڵەبژێرێتەوە 100% ینی ئەو شتێکی من لە کۆمەڵە فێر بووم هیچ وەختی ناتانم فرامۆشی کەم و بینمە کەنارە بێژم انتخابی ناکەم من بارهەج بووە قسەشم کرد وتمە کاشکی کۆمەڵە دەورانی باوکی ئێمە باوکی ئێمە فعالیەتی بکردایە نە دەورانی ئێمە ینی هەمیشەوەمە و تۆی سش تێکراریەکەم باش کۆمەڵە تاریخێکی گۆڕی لە جونبشی کوردستانە. باش کاکستار من ئەو زەنجیریچەکە ها لە ناوگیفانتە جلبە تەوەجۆی کردگە پێم حەزم کرد بزانم سەعاتی قەدیمیەوە ئەمە من ئەوەڵین سەعاتی کە بووم لە هینە ئەمە بوو ئەم نوع سەعاتە بەڕاستی دواشوانێ کەسێک بووم کایبراهیم هینەوە بوو سەعاتێکی بوو بە سەعادەی بوو نەهار بکەین و ئێوارە بچینەوە بەیانی منی زۆرم پێسەر دێمە سەعات چاریژی چنەکە ئێوە ئەوە تێتەێرە و ئەوە تێتە نوعی کوردی بوو زۆر سەعاتێکی کورد بووە دۆرانە ئەوە تێتەێرەوە تێتەرەوەڵام تێ ناگەشتی لێ ئەسڵان پێم وابوو بە زیندگیمە فێر نابووم ئەتە دوایی خولاسە چوومە خۆیچم دانێکی لەوان مەسەن ئەوقتە لە دیا بووم دۆرانی پێشمەگایەتی بوو متر
لە دۆرانی پێشمەرگایەتی بەڕاستی گمۆم کرد ئەم جارە چووم لە کانەدا تاوە هینی هاپێەوە ئەو ستارت هینی هەسارەیە بەڵێ ئەو چەکوشی رووسیا ئەمای رووسیا رووسیە بەڵێ ئەمەش ستارەیە کەتر علاقەمەیەتی هەمیشە لەوانمەیە لە دەست هیچمە هەمە چون دەست سەعاتی تیانەبێ جوانیە بەڵام من ئامە زۆر علاقەم بەمانەیە ئامانە زۆر باشە زۆر سپاس کە تەوزیحەوەدا نوکتەیەکی خۆش حەزەکەی باسکەی بۆمان وەکچە شتێکی خۆش خاترێکی خۆش لەو دەورانە کە پێشمەرگە بووی عکسەکان تەکرد یا هەر شتێکی تر دەوران پێشمەرگایەتی جارێ خەوریاندا پێما وتیان ئەشێ بچن بۆ هەشەمێز داوی هەناو بچن بۆ هەشەمێز لە هەشەمێزیەوە پێما بێترە شای بچوین نزیکی حەسەناوا لەوێ بووین تشکیلاتی مەخفی وتیان کەس تێرێتە دەرەوە دوکترێک بوو دوکتر ئەحمەدی هەدایەت یان و دوکتر ئەحمەدی سنە ئەو بوو ئێمە چوین بەیانی شەو بە باوکمەوانمە وتمە چون بۆ معمولی ئەرتێک شا ماوەیەکم پێ بچێ تابێمەوە منیش تر لە مەقڕا بووم خۆتون سوحانە بخێن و بچین بەر لەوەی تا ئەسڵی مە هەڵسی سەعاتی زووتر دیم نگابانەکاوتی کەسی کاری پێێتەوە پێما بێ باوکڵ بێ وەختی چون تەواشام کرد باوکمە بۆخچێ ها بەدەستی وتم چییە من دەستی لیباسی ڕەش لەو دیگناڵە ڕەشە لەبەرما بوو فەرەنجیکی ڕەش ڕەشتیکی ڕەش کۆشی ڕەش گۆڕوە ینی تەواوی بەڵان من ڕەش بوو دەستی لیباسم بوو تۆسی ڕەنگ بوو یا خاکسەریشتێکی وا بوو دیم ئەوەیە هاوڕگە بووم تێوە بکە بەرەوتم ناکەمە حەزم لەم لیباسمەیە وتی کورەسی تەلاقم کۆتوێ تیرە نازی قابل لە کەل کەماجەڕ و تەقەڵ لێکە ئەڵخا لێرە ینی مەزوری کەل کەماجەڕی عێراق بۆ ئەوێ هەم زانانی چەندی دوورە ئاخرەوە کەیدی لیباسی شتەیەوانە تۆ لیباستە بگۆڕە یانێ منزوری ئەو بووەوە دیاری لە دوور بەڵێ 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 جا من بۆ خۆم 2 میتر قەد و ئەو لیباسەچە لە بەرما بووەوانە شتێک کەس بێژی بۆ من و بۆ ئەو کەسانە کە عەلاقەمەند بوون بەم گفتوگووە من سڵاو و ڕێزم هەیە بۆ تەواوی ئەو کەسانە گوێیەگرن موافق یا مخالف ئەگەر ئیشتیبایەکی تیاابێ بەرحاڵ سن چووە سەرەوە ئەیسە من بۆ خۆم 73 ساڵمە خەریکم شا بچم بۆ 74 ئەگەر بێ ئەمە بە هیچ نوێشتەیەک و هیچ شتێکم بێت و ئەوانە ئەم شتانێکی وتومە خۆم لە زەینما بوون و لەگەڵیان دەرگیر بووم بێ ئەمە یادداشتێک بنووسم بێژم چوو مەزانم شتەکان ئەینی واقعەتێک کە سەحنایی کە ڕویان داوە خۆم تیا بووم یا ئەگەر بەشێکیی تیان نەبوویتم لە دەم کەسانێکی واقعان بیستومە تەشەکۆتان یەکەم و ببوورن ئەگەر هەڵەیەکی تیابێ من پێم وابێت لە 2 شوێنە تۆزی ئیشتیبەهایەکی لەفزی یا ئیشتیبایەکم کردوێ پێم وابێ ئەوەی چە باوە ناکەم بینەران بە هەڵەی بزانن دوایی زۆر سپاسی کاک عەدنان و ئەو کەسانی چاکەم لە ئۆستۆکۆڵما کاک جەلال و هاوڕێیاشتی ئەوانی زەحمەتی زۆران کێشا بەتەیبەت ئەو کومیتێ بەرنامە لە ئۆستۆکۆڵما ئەو ڕەفیقانە زۆر زەحمەتیان کێشا من لە کانەدا و هاتمە سەر حازری تەواوی ئەو بەرنامەیانە سازمانداری کردو بۆم لە کوڵنی ئەڵمانیش دەقیقەن ئەو ڕەفیقانە و زەحمەتیانە کێشا بوو تەشەکر و قەدردانیان لێ یەکەم دوایی فەقەت یەک جملەتر بێژم لە بیرم چوو بەلامە زۆر مهمە ئەویش ئەوە بوو لەو لەعزەگرەکم بازی کەم ڕەبتی بوو بۆ سەحنەوەکی جەنابە پرسیار کرد چی سەحنەهایەکی دیوە وتم تۆزیعێکم دا ئەو دوکتری عەمەڵی دوکتر دەروێش بوو لەگەڵ ئەو ڕەزا بەهرامی من بۆ خۆم لە معلومە دەوڵەتی فاشیستی عێراق بردومانێکی کرد خەڵکێکی زۆری کوشت خۆم لەوێ بوو عەکسەکانم گردووە دایسە لە هیچ شوێنێکەوە عەکسانە بڵا نەبوونەتەوە پێشمەرگەی کۆمەڵە چۆن خەریکن ئەوانەکی زەخمین ئەیان تێرن بۆ بیمارستانەکەی کۆمەڵە
دوایی دکتری کۆمەڵە چوون بە داوایانەکە دواییش بەشی تریشی کاشکی وەق بواە لەسەر ئەو ڕاپەڕینی کوردستانی عێراقە ڕانیەکی من خۆم لەوێ بووم دوایی ئەو لە ڕاتەتەک ئەو بوومبارانی شیمیاییکی ئێمە لە دۆڵی بۆ تێکتریان ئەو شەوە خەڵکی ڕانیە چیان کرد بۆ ئێمە چی زەحمەتێکیان کێشا بۆ ئێمە نزیک بە 80 تا 90 نەفەر ڕەفیقمان مەسموم و این بوون ئەوانیانە چۆن هاورگە بۆ بیمارستان و شۆردیانن کە دەزانین تەشەکوریانێکم بەڵام بەداخەوە وەختەکەمان ئەوە نەبوو تۆزیعێکی مەفەسڵ بەم لەسەر رابطەی دیپلۆماسی کۆمەڵە لە دەوڵەتی عێراق و دەوڵەتی عێراقچی جەنایەتایەکی کردگە لەو دۆرانێکی مە لەگەڵ دەوڵەتی عێراقا و حیزبەکانتی لەگەڵ دەوڵەتی عێراقە رابطەی دیپلۆماسییان بوو بۆ تەنیا مزاحمەتی بۆ ئێمە بەوجووە هاور بۆ ئێمە بوومبارانە کرد بۆ ڕەفیقای دەیان و ڕەفیقی مە بەدەستیان و زەخمی بوون زۆر شتایەتر بوو بەداخەوە مۆڵە نەبوو باسی حتمما داهاتووە بە ئفتخارەوە مەجال بێت حەزەکەین تینۆ خزمەتەوە لەسەرەوە مهمانیچە کە باسەوە کرد قساکەین بە باشووری کوردستان شارەیە کرد اتفاقا من چەند شەوێ لەمەوبەر هەروە چاوخشانێک مکرد بە ئارشیوەکەیە عکسی کەسانێک وەک مامەڕیشەکە بۆ زۆربەی خەڵکی کوردستە خەڵکانی کوردستان فەرماندەیەکی زۆر ئازا و جەسووری باشووری کوردستان بوو کە بەداخەوە گیانی بەخکرد چەندین دانە عکس خودە کاکستار لە ئەو فەرماندە جەسوورە گرتووی و بووی لەناو ئارشیوەکەیان پێم زۆر زۆر جالب بوو بەلای منەوە حتمما لە بەرنامەگەل ئایندا لەسەر ئەو مێژووەی باشووری کوردستان لەسەر ئەو خاڵە مهمانە کەیسە کاکستار باسی کرد بەرنامەگەل ترزەف دەکەین و بە خۆشحاڵیەوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستە قەراریین ئەلبەتە عەفو جالبی ئەو عکس ئەو شتێکی کاک عەدنان باسی کرد مامەڕیشە جالبەکەی ئەوەیەکێ بە عکسی مارکس و ئنگلیس و لینین یان هاورگەل لە مەراسمەیە کە لەوێ هەڵیان واسیوە ئەوە بە نەزەری من ئەوە گشتی لەوە مهمتر بوو بە شوونەوەکی بزانی ئیسا ئەو یەکەتی نیشتیمانی و چۆن بیرەکاتەوە چی بەسەر هاتووە مهمیەکەی بە نەزەری من ئەوە بوو ئەوەڵی ماهێ میانەگەر عکسی مارکس و ئینگلیس و لینینیانە هاول لەوێ ئەوانتە سەب کردن بەڵێ ئەوانمە گشتی عکسەکانمەیە باش زۆر سپاس کاکستار هەر بژی بۆ خشەکە هیلاکتم نانەبا خۆشەکەم خۆشحاڵم زۆر ئفتخار بوو بۆ من کە لە خزمەتتا بووم لەسەر ئەو مێژووە پڕ لە شانازیەی کوردستان قسەمان کرد هیوای سڵامەتی و سەربەرزی مەزبوط هیوادارم لە ئایندەی نەچەندان دوورە بتوانی بگەیت بە ئاوات و ئارەزوەکان خۆت بگەڕیتەوە بۆ ناو زادگاهەکەی خۆت کەسانێکە ئەو ناسن کەسانێکە خۆشتیان گەرەکە لە نزیکە و مەلاقاتیان کەیت و هەر ئارەزووی کتر کە خۆت هەست بە وەختی بەرنامەکەمان تۆ بوو حتمما لە مەجالێتراتی نەخزمەت زۆر سپاس